لە سیمیناری پێشوو سەکانمان لەبارەیەوە بوو کە مرۆڤ کاتێک پەروەردە دەکرێت جیهانێکی تیا دروست دەکرێت بە بوونەوەرەکانی. جا بۆ ئەوەی تێبگەین کە کاتەیە و جیهانەی کە لەناو کەسێکا دروست دەکرێت چییە و لە چی پێکاتەوە بوونەوەرانە چۆنن و چۆن دروست دەکرێن، مادەی دروستکردنەکەیان لە چی وەردەگیرێن و نەریتەکان سەرچاوە لە کوێوە دەگرن و ئەوانەی کە ئیتر پەیوەندی بەو جیهانە و کارکردنیەوە هەیە لەناو مرۆڤە لەمانەی وا ڕوونکەینەوە. چونکە بەبێت تێگەیشتنی ئەوەی کە ئەو جیهانە و بوونەوەرەکانی چین ئێمە چوزانین پەروەردە چوویە، چونکە پەروەردە هەر خۆی پرۆسەی گواستنەوەی ئەو جیهانەیە لەناو واقعەوە بۆ ناو جیهانە مرۆیی کۆمەلگایەکی دیاریکراو و هەموو کۆی جیهانەکە بە بوونەوەرەکانی بە یاساکانی کە دەم بوونەوەرانە دەخاتە ناو پەیوەندیەوە هەموو ئەمە دەبێت بگوازرێتەوە ناو دەرونی منداڵەکە و لەناو دەرونیان منداڵە دەبێت جیهانە دروست بکرێتەوە لە مادەیەکی جگە لەو مادە واقعیە کە هەیە. چونکە مادە واقعیەکە تۆ ئەوەی کە هەیە تۆ ناتوانانی ئەمە بریتە ناوەیە منداڵە. مادەیە بوونەوەرانە هەمووی مادەیەکی فیزیکیە و ئەم جیهانە جیهانێکی گەورەیە و من بەو شکڵە ناچێتە ناو مێشکیە منداڵەوە. لەبەرەوە دەبێت مادەیەک هەبێت لەناو دەرونیە بۆ ئەوەی ئەم بوونەوەرانە ئێمە شێوەکانیان وەرگرین، شێوە ناوەکی بێ یا دەرەکی بێت لەگەڵ ئەو نەریتەی کارکردنەکەی کە پێکەوە پەیوەندەکانی ئەم بوونەوەرانە ڕێک دەخات. ئەمە دەبێت بەرینە ناو جیهانی دەرونی منداڵەکە. لە دەرونی منداڵەکە مادەیەکی دەرونی هەیە، لەم مادەیە ئێمە ئەمانە دروست دەکەین، ینی ئێمە دروستی ناکەین، ئەمە دەچێت شێوەکەی پێ دەدەین و ئەویش لە ناو زەینی ئەمە بە ڕێگایە کە زەمینەیەکی بۆ ساز دەکەین مادەکە ئەم شێوانە وەردەگرێت بوونەوەرەکان لە ناو زەینیا پەیدا دەبن. دواتریش بەڕاهێنان نەریتەکانی دەبینە ناوەوە کە ئەو بەو نەریتانەی تر دەتوانێت کە ئەوەی کە لە ناو جیهانەکەی ناوەوەی هەیە ئەگەر لە دەرەوە بینی دەتوانێت بە نەریتەکە مامەڵەی لەگەڵ بکات، دەتوانێت پێشبینی هەرسوکەوتی ئەو بوونەوەرە بکات کە لەو حاڵەتە مامەڵەی دەکات. واگەرەیمە ئەوانەکەی بەڕاستی ئەم منداڵە دەبێت لە هەموو شوێنەکە ئێمە نیشانی بدەین کە گەر بە شتێک کەوت چی بکاوچینەکە. بەڵام کاتێک کە ئەم جیهانە گوازرایەوە بە کۆشتەکانەوە ئەو کاتە و منداڵە دەزانێت لە هەر شوێنەکە لەوە هەر لە هەر وەستێکە بەرامبەر هەر بوونەوەرەکە دەناسێتەوە، دەزانێت بوونەوەرە چییە، دوایەوە دەزانێت کە چۆن ئەسوکەوت دەکاوە، دەزانێت ئەسوکەوتێکیشی کرد دەبێت ئەم بەپی نەریتەکە لە بەرامبەرەوە چی بکە. بۆ نمونە منداڵێکە دەکەوێتە بەرامبەر باوکی و باوکی شتێک دەکات لەگەڵەوەی کە دەکەوێتە بەرامبەر برا بچکۆلەکەی و هەردووکیان لەوانەیە یەکشت بکەن. ئەم یەکشتە لە واڵەتا وایە، بەڵام ئەم منداڵە دووە وەستی جیاواز وەردەگرێت بەرامبەر ئەم دوو بوونەوەرە، چونکە هەم ئەم بوونەوەرانە تعریف کراونەوە باوکە ئەوە برایە و ئەم منداڵەش بەپێی ئەوەی کە ئەمە باوکە ئەوە برایە ئەو هەرسوکەوتە دەکات کە لەگەڵ باوکە یا لەگەڵ برا دەکرێت بەپێی ئەو نەریتەی کە دانراوە بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان منداڵت لە ناو خێزانەکە لەگەڵ ئەندامەکانی تری خێزانەکە. و ئەم نمونەیە ئەمە دەتوانین وەریگرین بۆ هەموو شتەکانی تر. بۆ نمونە منداڵە لەگەڵ تۆپێکا چۆن مامەڵە دەکات کە بوونەوەرێکی ناو جیهانەیە، یا لەگەڵ شتێکی تراکە هەیە لە دەوروبەرەکەیە چۆن مامەڵە دەکات. دەبێت ئەم شتە بناسێن نەریتی مامەڵەکردنەکەش بزانێت لەگەڵیان بۆەوە یەو پەیوەندیە هەم ئەم لە ناو جیهانە هەبێت. ئێمە جیهان دەخەینە ناو منداڵەکە و جیهان لە ناو منداڵەکەیە بە کۆی بوونەوەرەکانەوە بۆ ئەوەی منداڵەکە بتوانێت لە ناو جیهانە هەبێت، لە ناو جیهانە واقعیەکە. چونکە سەرچاوەی زانیاریەکانی و ئەوەی فیلمانی پێ دەکات چی بکە و چی نەکا هەمووی لە ناو جیهانەکەی ئەوەیە. وەکو ئەو وابێ ئەوەی کە لەوێ ئەم لێرە جێبەجێ بکە، یعنی ئەوەی جیهانەکەی ناوی جیهانێکی وێناییە، ئەم واقعی دەکاتەوە. ئێمە بە عەکسەوە ئیشەکەمان کردووە، جیهانێکی واقعی هەیە لەناو ئەوە وێناییمان کردوێتەوە، کردومانتە دەر جیهانێکی وێنایی و ئەوش جارێکی تر کە لە ناو جیهانایە ئەوەی لە ناو جیهانە وێناییەکەیە دەیەنێت واقعی دەکاتەوە.
وەکو وایە من بۆ نمونە کەسێک فێری ئەوە بکەم کە شتێک دروستکە ئاگەرێک دروستکە تۆ فێری دەکەی سەرەتا فێری دارتاشی دەکەی بۆ ئەوەی کورسیەکان دروستکە بۆ نمونە ئەوەی لە تەختە دروست دەکەی باشە کە فێری ئەمەی دەکەی تۆ ئەم شتانە دەبێتە ناو ژیانەکەیەوە و لەناو ئەوەدا دەمەزرێت دواتر ئەم لە ڕێگەی چونکە ئەمانە دەبەی شێوەکان دەبێت بۆ نمونە شێوەی کورسیەکە شێوەی مێزەکە فلان فلان هەندەسەی ئەم مێزە ئەو شێوە هەندەسیکە هەیەی دەیبێتە ناو گیانەکەیەوە و لە گیانەکەیەوە دەبێت لەگەڵ ئەو هیولە ئەو مادە زەینیا یەک بگرێت و کورسیەکە پەیار بگێت لە زەینیا وەکو بوونەوەرێکی دەرونی باشە دوای ئەوە ئەم باس بۆ لەو کورسیەوە جارێکی تر تەختەکە کە لە بەردەم نهایەتی دەتوانێت چی بکە ئەو شێوەکە وەرگرێت و بیخاتە ناو تەختەکە و کورسیەکە بێنێتە بوون یعنی دروستی بکات ئەم پرۆسەیە کە ئێمە بەو شێوەیە دەیکەین دوای ئەوە منداڵەکە کە ئەمەی لە ناوە دروست بوو هاتە ناو گیانەوە ئەو جارێکی ترە و گیانە دروست دەکاتەوە و ئەوەی هی دروستکردنە دروستی دەکاتەوە لە لەو مادەیەکە هەیە ئەوەش نەریتێکە بۆ پەیوەندیکردن خۆی دەبێتە یەکێک لە ناو گیانەکەی خۆیان کە خۆیەتی لەگەڵ ئەوی تراکەی ئەو گیانەیە ئەمە هەیە بەڵام پێویستی بە چییە؟ پێویستی بە دروستکردن نییە ئەمەیان پێویستی بەوەیە کە بەپی نەریتەکە بکەوێتە پەیوەندی لەگەڵەوە بنەوەی و ئێمە ئێستا لە ناو پێشتر باسی هەندێک لەو بوونەوەرانەمان کرد کە چۆن دروست دەکرێت و لە چی دروست دەکرێت ئێستا دەچینە سەر ئامێرەکە بوونەوەر ئامێرێک بوونەوەری ئامرازی هەیە باسمان کرد ئەوجار بوونەوەری ئامێریش هەیە تەبەن بوونەوەری ئامرازی و ئامێری هەردووکیان وەکو بڵێ لە مادەکەی کە لێی دروست دەکەی هەمان مادەیە بەڵام فەرقەکەیان چییە و بۆ گرنگە ئێمە ئێستا بزانین بوونەوەرە ئامێریەکان چی بەر لەوەی بچمە سەر باسکردنی ئەمە گرنگە شتێکەیە بوویە ئەسڵەن پەروەردەی مۆدێرن ئیمکانی بوونی نەدەبوو ئەگەر باتایە و ئامێر دانێنەدایە وەک جیاوازی کۆمەڵگای پیشەسازی مۆدێرن لەگەڵ کۆمەڵگای کوشت و کاڵی بەردە مۆدێرن ئەمێ لە کۆمەڵگای کوشت و کاڵیە ئامێر ئامرازەیە لە کۆمەڵگای پیشەسازی مۆدێرنە ئامێر دروست دەبێت و ئامرازەکانی ناو کۆمەڵگای کوشت و کاڵی ئەو ئامرازانن کە مرۆڤ لەو کۆمەڵگایە بەکە دەکەوێتە پەیوەندی لەگەڵیان ناوەک ئامرازێک و ئەم ئامرازە بوونەوەرێکە و لە ڕێگەی ئەمەوە پێداویستیەکانی خۆی دەمێنێت وە لە کۆمەڵگای کوشت و کاڵیە بۆ ئەوەی نەریتی مامەڵەکردن لەگەڵ ئەم ئامرازانە بگوازرێتەوە هەر لە ڕێگەی خێزانەوە دەگوازرێت بۆ نمونە باوکەکە ئاسنگەر بوو ئیتر کوڕەکەشیە ئەو مێنەیەی وەردەگرت و جاری وا بوو مێنەکان ئەو پیشانە قۆرخ کرابوون یعنی بۆ بنەماڵەیەکە و بنەماڵە کوڕا و کوڕێتر لەگەڵ بڵێ ناوس و کەوتەکانی ترا نەریتەکانی ترا نەریتە پیشەیەکەش دەگوازرایەوە بۆ منداڵەکان لەبەرەوە پیشە لە حدودی بنەماڵەیەکە دەمایەوە وافرانە پیشەیتر لە حدودی بنەماڵەیەکی لەبەرەوە پیشەکان وەکو بڵێ بە جۆرێک لە دابەشکردنی کار دابەش کرابوون کاموو کەسێک بۆی نەبوو هەموو پیشەیەک بێت و ئەو سڕی پیشەیە دەبوایە باوک بیدا بەرەوەکە لەبەرەوە جۆرێک لە کۆمەلگا هەبوو و جۆرێکیش لە پەروەردە بوو کە هەرگیز ئەو پەروەردە مۆدێرنە نییە کە لە سەردەمی دروستبوونی ئامێرەکان هاتن سەرەوەدا بۆچی؟ چونکە ئەو زانینەی کە پێویستە بۆ ئەو ئامرازەکە بەکاربێنی زۆر جیاوازە لەو زانینەی کە تۆ پێویستە بۆ بەکارهێنانی ئامێرێک یا دروستکردنی ئامێرێک و ئەو زانینەی کە پێویستە بۆ دروستکردنی ئامرازێک جیاوازە لە زانینەی کە تۆ دەتەوێت بۆ دروستکردنی ئامێرێک بۆ نمونە ئەگەر ئێمە داسێک دروستکەین زۆر جیاوازە لەوەی کە دەڕاستەیە دروستکەین و داسێکی کۆمەلگای کوشت و کاڵیە بەڵام دەڕاستەیەک ئەوەی کارتت گەرم دەبوورێتەوە و شتانە ئەمە ئامێرێکی ناو کۆمەلگای پیشەسازی و ئەمانە دوو بوونەوەری جیاوازە
ئەگەر سێری داسەکە بکەین سێر دەکەین نەریتی ئیشکردنەکەی کە تۆ بۆ داسە ئیش دەکەی لەناو دەستی کەسەکەیە لەناو زەینیانی بڵێ ناو شێوازی کە تۆ داسەکەی پێ بەکارێ تۆ داسێک بدەیتە دەست کەسێک کە نەزانێت چۆن بەکاری بێنە ناتوانێت گیاکەی پێ بدرێتەوە لەبەرەوە جۆرێک لە زانینە دەوێت کە زانینێکی زۆر ئاسان و سادەیە بە ڕاحەتنێکی کەم تۆ دەتوانی زانینەکە وەرگریت و نەریتەکە وەرگریت و کار بە داسەکە بکەیت بەڵام بۆ ئەوەی بۆ نمونە تۆ دەڕاستەیەک بەکاربێنی لە بۆ ئیشکردن ئەوە تۆ زانینێکی تر دەوێت زانینێک کە پەیوەندی بۆ ئامێرەوە هەیە و لێرە تەمەن نەریتەکە وەرناگری نەریتی کارکردنەکە تەنها ئاراستە دەدەی بۆ بوونەوەرە دەڵێی واوە بڕۆ واوە مەڕۆ یعنی تۆ تەنها فەرمانی پێ دەدەی نەک نەریتەکە لای خۆیەتی لەناو ئامێرەکە خۆیەتی لەبەرەوە ئامێرەکە خۆجوولێنە باشە بەس داسەکە خۆجوولە نییە تۆ دەبێت نەریتەکە لەو کاتا پێی بدەیت اینجا دوایەوە داسەکە ئەو شێوەیە کە هەیەی فەرتە بنێتەوە دەبێت بەپێی ئەوەی کە ئەو ئیشەی دەدەکرێت و شێوەیە بدەیت شێوەی دەرەکیتەوە بەڵام لە ئامێرەکانە یعنی تۆ کۆ ئامرازەکەت هەیە ئامرازەکان پێویستیان بە شێوەیە بەڵام ئامێرەکە خۆی شێوە دەرەکیەکەی گرنگ نییە بۆ نمونە لە ئۆتۆمبیلە کە خۆی لە خۆیان کار دەکات و لە ناویا کۆمەڵێک ئامراز هەیە و کۆی ئەم ئامرازانە بە نەریتێک خراونەتە ناو پەیوەندیەوە وا دەکات کە ئەم ئۆتۆمبیلە خۆی بجوڵێتەوە بەو نەریتەی کە مرۆڤ خستوێتە ناو ماددەوە یعنی خستوێتە نێوان ئامێرەکانەوە ئامرازەکان لەبەرەوە هەست دەکەین ئەوە دەبینین کە ئامراز ئامێرێکی سادەیە بەڵام ئامێر ئامرازێکی ئاوەزە ئاوێت هەیە ئەنی لە کۆمەڵێک ئامراز پێک دێت بەڵام ئەم کۆمەڵە ئامرازە دەبێت پێکەوە کارێکەیە بیکەن بۆەوەی کارێک ئەم کارە بکەن دەبێت نەریتێکە بێت سیستەمێکە بێت ئەم پەیوەندیە ڕێکخا لە بینی ئەم ئامراز بۆ نمونە لە بینی لەناو مەهەلی خۆی مەکینەی بڵێن ئۆتۆمبیلەکە کۆمەڵێکە ئامرازن کە دروستکراون شکڵی تایبەتیان هەیە ئەو شکلانە وەزیفەیەکی تایبەتیان هەیە شکڵەکەەوە چووکەمانە ئامرازن بۆ نمونە تۆ ئەو سندوقەی بانزینەکەی تێدەکەی خەزانی بانزینەکە دەبێت یعنی بتوانێت بانزینەکە بگرێت لەبەرەوە بەو شکڵ دووسی دەکەی کە دەتوانێت بانزینەکەت بڵەگرێت یا شەکانی ترکە هەر یەکە شکڵێکی پێداوە بەڵام ئەمە لەناو ئامێرەکانە ئەوەی گرنگە ئەمە نییە ئەوەی گرنگە ئەوەیە ئەو سیستەمە چۆن دەتوانی ئەمانە یعنی بە یەک جوڵە وا لێ بکەی کە خۆیان لەناو خۆیانە کە دەکەونە ناو پەیوەندیە وەرس و کەوتە بکەن کە تۆ دەدەوێت کە وا دەکا سیارەکە بەڕابەرەوە وە لێرەوە تۆ تەنها بە یەک سولف کە لە یەک شت دەجوڵێن هەموو ئەوی تر پێکەوەی تر دەکەوێت وامە دەبێت بەرنامەیەکی پێشینە و نەریتێکە بێت کە ئەم نەریتە ئەمانەی کۆ کردبێتەوە بۆەوەی وە جێبەجێکن کاتێک کە تۆ دەڵێ ئیشکە کە وتت پێی ئیشکە ئەو ئیشکا بەو نەریتە بەڵام داسەکە پێی ناڵێ یانی ئیشکە چونکە ئیش ناکەرەس داسەکە دەبێت خۆت ئیشی پێ بکەی بۆچی چونکە نەریتەکە لای تۆیە نەریتی نییە بۆ ئیشکردنەکە تەنها شێوەیە کەوتەوە لەبەرەوە جیاوازیەکی زۆر کرۆکی هەیە لە بینی ئامراز و ئامێرە و سەردەمی مۆدێرن کە سەردەمێکە و حەزارەتێکی نوێ دێتە ئاراوە و ئەو حەزارەتە جیاوازە لە هەموو حەزارەتەکانی پێشخۆی و لە هەموو حەزارەتەکانی تریش تەسەوەر دەکەم زیاتر جیهانی بۆتەوە و ئەم حەزارەتەی کە ئێستا ئەو ڕەنگەی وەرگرتووە و ئەو حەزارەتەی کە لێرە هەموو ئامێرەکانی کە دروستی کردووە هەمووی لێرە ئیشی هەیە و ئیش دەکە و ئێمە ئەمین کە ئێستا بەکاری دێنین هەمووی هەیە و دنیای ئەو ژیارە تازەیە و ئەم قاعەیە هەمووی یعنی لە پێش کۆمەلگای پیشە سازیەوە قاعەیەکی ئاوا بڵێن بەو شکلە بەم تەکنۆلۆژیایی کە هەیە ئیمکانی نەبوو
بەڵام ئامرازەکانی کە لە ناویە هەیە ئیمکانی هەبوو کورسیەکانەوە ئەوەی کە تۆش تەنها ئامرازە دەتوانین بکەن ئامێرەکان نا وە لە پرۆسەی ئەوەیە کاتێک کە کۆمەلگای پیشەسازی و ئامێرەکان زانستی مۆدێرن دروست دەبێت دوایەوە کە زانستی مۆدێرن دروست دەبێت ئامێرەکان دروست دەبن ئامێرەکانی کارکردن گۆڕان پیشەکان هەمووی دەگۆڕێن و پیشەکان لە کۆمەلگای کشتوکاڵیا کۆمەڵی پیشەی دیاریکراون بەڵام بەوەی زانستەوە یەک دنیا پیشەی تازە دێتە ئاراوە و ئەم پیشانە هەموویان نەریتی خۆیان هەیە و تۆ کاتێک منداڵێک ئامادە دەکەی بۆ کۆمەلگا پیشەسازی ئامادە دەکەی نەک بۆ کۆمەلگا کشتوکاڵیەکە و لە هەم بێش ناوچەی دنیا لەوانەیە کۆمەلگای کشتوکاڵیەکان مابن کە سوزانم لەوانەیە دەشمان باوەڕ ناکەم ئێستا یعنی بەو ئامرازانە کارکردکە و ئامێرەکان چوونەتە ناو هەموو شوێنێکی ئامێرەکان ئێستا بەڕاستی بە جۆرێک لە جۆرەکان یعنی ئەم گیانە تازەیە وەکو بڵێ گیانی ئامێرەکان بێ وەکو وا بێت کە مرۆڤ تەنانەت وای لێ هاتووەکو بڵێ مرۆڤ لە بەراوێزی ئامێرەکان هات یعنی ئامێرەکان بەهایان زیاترە لە مرۆڤەکان و بازار و ژیان و هەموو شتێک ئەوەی کە هەیە دەسەڵات و هەمووی ڕەفتە بە مامێران ئێستا تۆ پێویستت بەوە نییە کۆجێشێکی بەهێزت دەبێت کە تەرتیبێکی باشی کردوێ بۆ جەنگ ئێستا تۆ جەنگاوەری ئامێری دەیە و ئەم جەنگاوەرە کە جەنگ دەکا کۆبوونەوەی ئینسانەکان و هێزی جەستەی ئینسان وەک ئامێرێکی ناو جەنگ بۆ جەنگ ئیتر دینی نامێنێ وەکو بڵێ ڕۆڵی نامێنێ جەنگی دووراودوو دروست دەبێت بۆ جەنگێک پێویست نییە کە ئینسانەکان نیگە و دووبەرە دژە نزیک بن لە یەکەوە بەرێک بکەون و پێویست ناکات سوپایەک دەست بە جوڵە بکا بۆ شوێنێکی تر چونکە تۆ جێیشێکی تر دەیە کە لە کامێرەکان دروستکراوە ئەم جێیشە جەنگ لە یەکلا دەکاتەوە و ئەو بڕیار دەدا کە کێ ملکەچی کێ بێ ینی ئەوەی کە لە جەنگا دەدۆڕێت دەبێ ملکەچی بچێتە ژێر مەرجەکانی ئەوەی کە لە جەنگ دەباتەوە و ئەم ئامێرانە هەمووی تۆ پێویستی بەوەیە هەم کاریان پێ بکرێ هەم دروستیش بکرێ لەبەرەوە ئێستا ئێمە کاتێک کە دەین سەیری پەروەردەی خۆمان دەکەین ئەو زانستانەی تایە کە یا بۆ دروستکردنی ئەو ئامێرانەن یا بۆ بەکارهێنانی ئەو ئامێران و مرۆڤێک نەریتەکانی دروستکردنی ئامێرێک یا بەکارهێنانی ئامێرێکی لەناو ئەم زەمانە تێدا نەبێت ئیتر ئەم مرۆڤە غەریبە ناتوانێت هیچ بکات ناتوانێت بچوونێتەوە لەبەرەوە ئێمە لەناو دنیایەکی ئاواین وە پەروەردەی مۆدێرنیش ڕەبتێکی جەزری هەیە بە کۆمەلگای پیشەسازیەوە یانی تاک لەناو کۆمەلگای لە پەروەردەی مۆدێرنە لە ڕاستیە بۆ پیشەکان پەروەردە دەکەن وە پەیوەندی نێوان ئینسانەکان و لە نێوان یەکا بۆ ئەوەی تۆ ئەم ئینسانانە ڕێکەی هەر لە ڕێگەی ئامێرەکانەوە ڕێکراوە لە ڕێگەی ئەو کۆنترۆڵە تەکنۆلۆژیی کە لە ڕێگەی ئامێرەکانەوە مراقبەی ئینسانەکان چاودێری ئینسانەکان دەکرێتە وەکو فیارەن ئەو یاسایە جێبەجێکن کە دانراوە و لێرەوە دنیایەک دروست بووە توانیویەتی شەڕ لە ناو ئینسانەکانە ڕاگرێ بەڵام شەڕ ڕاگرتنیش جەنگ لە ناو شەڕەنگێزی ئینسانەکان لەگەڵ یەکتریە هەرگیز ئەوە نییە کە ئینسانەکان باشن لەگەڵ یەکتری وە لە ڕێگەی ئەم بوونەوەرانەوە جەنگ ڕاگیراوە شەڕەنگێزی ئینسان ڕاگیراوە بەبێ ئەوەی ئینسانەکە خۆی دەستبەرداری شەڕەنگێزی بۆ بێت یعنی ئەگەر چاودێری نەبێت لە ڕێگەی ئامێرەکانەوە ئەو بوونەوەرانەوە ئەو شەڕەنگێزیە کاشتی لەناو کۆمەلگا نایەت یعنی ئێمە جۆرێک لە ڕێگەی ئامێرەکانەوە شەڕەنگێزی ناو ئینسانمان ڕاگرت بەهۆی ئەوەوە کە متمانە هەبووە بەوەی کە لە ڕێگەی ئەم تەکنۆلۆژیایەوە دەکرێت شەڕەنگێزی ئینسان کۆنترۆڵ بکرێت پەروەردەی مرۆیی
لاواز بووە و ئیتیمامی ئیتر لە ضمنی پەروەردەی پیشەییە شتێکە هێنەوە ناوەکو پەروەردەی مرۆیی پەروەردەیەکە وەکو بڵێ فەرامۆشکرابێت. مەبەستم لە پەروەردەی مرۆیی ئەوەیە کە چۆن ئەو نەریتانە چین کە مرۆڤ بۆ پەیوەندی لەگەڵ مرۆڤە دەبێ پەیوەندی بکات، نەک بۆ پەیوەندی لەگەڵ ئاگەرەکە. بەڵام کێشەی ئەوەیە ئەوەیە پەیوەندی مرۆڤ و مرۆڤ وای لە هاتووە لە ڕێگەی ئامێرەکانەوە ببێت بە پەیوەندێکی ناڕاستەوخۆ. یعنی بۆ هەموو پەیوەندێک لە نێوان ئینسان و ئینسانان دەبێت ئیلانە ئامێرە ئامادە بێت لەنەوە پەیوەندیە. و ئەم ئامێرانە کۆنتڕۆڵی پەیوەندی کرد. لەبەرەوە بەپی ئەم حساباتە پەروەردەی مرۆیی پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤ ڕێکراوە. و ئەمە وای کردووە گرنگیدانمان بە وەکوتم پەروەردەی مرۆیی کە ڕەبتە بەو نەریتانەوە پەیوەندی ئینسان و ئینسان ڕێک دەخات، یعنی پێویستیمان زۆر پێی نەبێت. بۆ ئەوە کە پێویستیمان پێی نییە تۆ لە مەکتەبەکەتا ئەم منداڵە پەروەردە ناکەی بۆ پەیوەندیەکی مرۆڤ و مرۆڤ، پەروەردە دەکەی بۆ ئەوەی نەریتەکانی پەیوەندیکردن لەگەڵ ئامێرەکانە لە ناویان دامەزرێت، بۆ ئەوەی ئیشێکی دەستکەوێ مستەقبەلێکی هەبێت سبەینێن. ئەمەی کە ئێمە بیری لێ دەکەین. منداڵ کە بیر دەکاتەوە لەوەی کە لە مەکتەبایە، هەر ئەوە دەخرێتە مێشکی کە تۆ مستەقبەلت دەوێت، مستەقبەلیش ئەوەیە کە ئیشێکی پیشەوی دەبێت لە ڕێگەی ئەو شەهادەیەوە ئیشێک دەستکەی. لەبەرەوە کۆی تەرکیزەکە خراوەتە سەرەوە و ئەم منداڵە بیری لێ ناکرێتەوە ئەی باشە چۆن لە پەیوەندیا بێ لەگەڵ مرۆڤەکانی دەوروبەریە. ئەم منداڵە دروست دەکرێت بۆ بازار و لەناو کۆمەلگای پیشەسازیە منداڵ دروست دەکرێت بۆ بازار، بۆ کاربێکار، بۆ فڵان، بۆ فیسار. و مەسافەی یعنی ئەو ماوەی ئەو کاتێک کە بۆ ژیانی مرۆڤ و مرۆڤەیە لە پەیوەندیا زۆر کەم دەبێتەوە. ئیتر مرۆڤەکان ئیش دەکەن، کاتی کەمیان دەبێت ئەوەی لەگەڵ یەکترا بن. و ئەم نەبوونی کاتە بۆ لەگەڵ یەکتر بوونەکە فعلەن یارمەتی ئەوە دەدا ئەو شەڕەنگێزیە کە لەناو ئینسانایەت کەمتر چالان بێت. و کۆمەلگاکە لە دۆخێکی ئاشتەواییە دێڵێتەوە بۆچی بۆ ئەوەی مەعمەلەکانیشکە، نەک بۆ ئەوەی ئینسانەکان لەناو ئاشتیان، بۆ ئەوەی کارگەکان بچن بەڕێوە، بۆ ئەوەی بازار زیاتر بچێتە پێشەوە، بۆ ئەوەی اقتصادی وڵات بەرز بێتەوە، بۆ ئەوەی فڵان فڵان فڵان. لەبەرەوە پەروەردەی مۆدەرن لەسەر ئەم ئەساسە دامەزراوە، لەسەر ئەوە دامەزراوە چۆن بە پێی پەیوەندی ئینسان و ئامێرەکان پەیوەندی ئینسان و ئینسان دەربخرێتەوە، پەیوەندی مرۆڤ و مرۆڤ دەربخرێتەوە، نەک بە پێشەوایە. چۆن بە پێی پەیوەندی مرۆڤ و مرۆڤ پەیوەندی مرۆڤ بە ئامێرەکانەوە دەربخرێتەوە. و ئەمە کێشەیە فعلەن دەبێت پەیوەندی مرۆڤ و مرۆڤ کاتێک کە تۆ پەروەردەی مرۆیی دەکەی بە پەروەردەیەکی ئەساسی دەبێت پەیوەندی مرۆڤ و مرۆڤ یعنی پەیوەندی مرۆڤ بە ئامێرەوە لەسەر ئەساسی پەیوەندی مرۆڤ و مرۆڤ ڕێکخەیتەوە. یعنی ئەو نەریتەی کە پەیوەندی مرۆڤ و مرۆڤ ڕێک دەخات دەبێت ئەولەویەتی هەبێت. و ئەو کاتە کە ئاوا بوو پەروەردەیەک دەبێت کە مرۆڤەکان پێویستیان بەوە نابێ ئامێرەکان کۆنتڕۆڵی شەڕەنگێزیەکەیان بکەن، ئەو کاتە خۆیان کۆنتڕۆڵی شەڕەنگێزیەکە دەکەن. و تۆ پێویستت بەو هەموو پارە زۆرە نییە کە لە چیا سەرفی دەکەی بڵێ دەوڵەتێکی مۆدێرن و کۆمەلگایەکی پیشەسازی بۆ کۆنتڕۆڵکردنی ئەم پەیوەندیە نێوان مرۆڤ و مرۆڤ دنیایە پارە سەر دەدا بۆ ئەوە پەیوەندیە ڕاگرێ. چۆنی ڕاگرێ؟ ئاوای ڕاگرێ کە بە کەڵکی کۆمەلگا پیشەسازی کرێت. و ئەمە یعنی وەکو بڵێ کێشەی سەردەمی مۆدەرن.
کێشەی کۆمەڵگای پیشەسازی و ئەمە بەڕاستی تا ئێستاشەم کێشەیە بەردەوامە تا ئێستاش بەنەس دەکەم هێشتا بوو یعنی ئەمە وەکو بڵێ بیر لەوە نەکرابێتەوە ئەی باشە چی بکەیت بۆ ئەوەی پەیوەندی ئینسان بە ئامێرەکانەوە کە ئەوانە ئێمە دروستمان کرد لەسەر ئەساسی پەیوەندی ئینسان و ئینسان لە بەرژەوەندی پەیوەندی ئینسان و ئینسان هاو پەیوەندیە نەک بە پێشەوە لە بەرژەوەندی پەرەسەر نییە ئامێرەکانە ئێمە بین پەیوەندی ئینسان و ئینسان ئەمە دەبێت لە ڕاستیان دەستکاری ئێستا تا حدێک وابزانم وڵات ڕۆشت بوویەوە کە لە سەردەمی قۆناغی کشتوکاڵی یا کۆمەلگای کشتوکاڵی جیاوازی چیە لەگەڵ کۆمەلگای پیشەسازی و جیاوازیەکی زۆر گەورە هەیە وە شوێنە پەروەردەیەکان لە ناو کۆمەلگای کشتوکاڵیەکانە لە ڕاستیا تۆ پێشتر قوتابخانەی ئاینی دەبووە یا قوتابخانانەی کە زیاتر نەریتە ئاینیەکانیان ئەوەی کە ڕەفتی بە بڵێن مۆراڵەوە هەیە ئەوانە کارابوو ئیشان کردووە تۆ قوتابخانەیەکی پیشەیت زەحمەتە لەناو کۆمەلگایەکی کشتوکاڵیان دەستکەوێت چونکە پیشەکان وەکوتم لە باوانەکانەوە نەقڵ بوون بۆ منداڵەکان بەڵام لە سەردەمی تازا یەکێک لەو شتانە کە دەکرێت ئەوەیە کە هەموو مرۆڤێک بۆی هەیە هەموو پیشەیەک تێ طبعا ئەمە لایەنە جوانەکانی کۆمەلگای مۆدێرنە کە فعلا یعنی جۆرێک لە یەکسانی دروست دەکات لەوەی کە کەسێک بچێت هەر پیشەیە گەڵ بژێرێ فێری بێت و دواتر لەو پیشەیە کاری خۆی یعنی بۆ ناو کار یەکسانی لە وەرگرتنی نەریتەکانە یعنی بۆ نمونە ئەمە لە ڕێگەی چیوە دەکرێت دەبێت قوتابخانە جاران تایبەت بووە تاکە شتاک و کۆمەلگای شتاک و بڵێن کارگەکان گەورەکان دروست نەبوو بوون تۆ ئەوەندە پێویستت بە مرۆڤ نەبوو مەکتەبی تایبەتە بۆ دەوڵەمەندەکان دەیانتوانی بچن لەو مەکتەبە مۆدێرنانە ئاخرەوە یعنی هیچ شتاک و ئاسەواری کۆمەلگای کشتوکاڵی لە ئارا بەڵام دواتر بەرەبەرە ئەوەیە کە ئیتر وای لێ دێت کە خوێندن لە ناو مەکتەبەکە مۆدێرنەکانە بۆ هەموو کەسێک کراوە چونکە کۆمە ئامێرەکان پێویستیان داوە بەوەی هەموو مرۆڤێک خوێنەوارێت و لێرەوە کە هەموو مرۆڤێک خوێنەوارە ئیتر سیستەمی پەروەردەکردنی تاکەکان لەگۆڵێت ئەو کاتە ئیتر پەروەردە لە ناو ئایلە لە ئایلە لە خێزانەکان دەسەردێتەوە دەخرێتە ناو قوتابخانەکانەوە قوتابخانەکانیش حکوومەت و دەسەڵات چاودێری دەکا ئەو دایدەنێکە کام جیان لە ناو ئەم منداڵە دروست بکرێتەوە و ئەم منداڵە بۆ چی دروستی دەکەیتەوە بۆ ئەم منداڵە وەکو کایەنێکی بایۆلۆژیک بۆ چی دروستی دەکەیتەوە وەک کایەنێکی کۆمەڵایەتی وەک بوونەوەرێکی کۆمەڵایەتی یعنی ئامانجێک لە دروستکردنەکە هەیە ئەمە تەمان دواتر لە بەشێکی تری سیمینارەکانە باس لە ئامانجی پەروەردە دەکەیت کە ئامانج لەم دروستکردنە چییە ئامانجی منداڵێک کە پەروەردە دەکرێت بۆ نمونە لە کۆمەلگایەکی کشتوکاڵیە لەگەڵ ئامانجی لە کۆمەلگایەکی پیشەسازیان دوو ئامانجی جیاوازن ینی دەبێت دیاری بکەیت ئامانجی کۆمەلگایە کە دایمە لە حاڵەتی جەنگایە کە منداڵەکان پەروەردە دەکا لە پەروەردەکردنەکەیە ئامانجێکی داناوە جیاوازە لەو کۆمەلگایی کە بۆ نمونە کۆمەلگایەکە دوورە لە جەنگەوەوانە پێویستی بۆ بەرگریە نییە بڵێن باسی تەبەن سەردەمی کۆن یعنی بۆ نمونە پەروەردە لە ناو ڕۆمانەکانە کە تاکێک پەروەردە کراوە بۆ ئامانجێک پەروەردە کراوە جیاواز بۆ لەوەی کە بۆ لای گریکەکان جیاواز بۆ لای سینیەک لای فلانیەک ئەمانە ئەم کاکە گیانێک دەخاتە ناوی بۆ ئامانجێکی کە لەگەڵ کۆی ئەو گیانە کۆمەڵایەتی کە لەوێ هەیە ساز دەبێتەوە بەڵام کۆنتڕۆڵکردنی پەروەردە وەسەندنەوەی پەروەردە لە خێزانەکانەوە بۆ حکوومەت ئەمە ئەو گۆڕانە ئەساسیە جەزریەیە ڕیشەیەیە کە لە سەردەمی مۆدێرن ڕوودەدا
علمێکی بایۆلۆژیەوە دەیکا بە بوونەوەرێکی کۆمەڵایەتی ئیتر باوانەکان ئیتر دایک و باوکەکەنی ئەی کێیە؟ حکومەتە. ئەوەیە کە قوتابخانەکان دەبا بەڕێوە، ئەوەیە کە میتۆدی داناوە بۆ پەروەردەکردن، ئەوەیە ئەو گیانەی داناوە، هەموو وەسایلێکی داناوە بۆ گواستنەوەی ئەو گیانەی کە دەسەڵات دیاری کردووە کە تۆ بیخەیتە ناو ئەو منداڵەوە ئەو منداڵی پێدروستیت. ئەمە هەمووی ئەم گۆڕانە هەمووی بەهۆی بیرۆکەیەکەوەیە، یەک بیرۆکەیە، بیرۆکەی دروستکردنی ئامێر. بیرۆکەی دروستکردنی ئامێر یانی نەریت بخەیتە ناو مادەوە. کە دەڵێن بیخەیتە ناو مادەوە یانی بیخەیتە نێوان ئەو ئامرازانەی کە لە مادەیەکی فیزیکی دروست کردن. و ئەم نەریتە ئەوان محکومن بەوەی کە بەم نەریتە کار بکەن. و ئەم زانستەی کە ئەمە دەکا و ئەم بیرۆکەیە کە ئەمە دەهێنێت، پێشتر پێ وتراوە، یان زانستی میکانیک پێی وتراوە زانستی حیلەکان، حیلە فێڵکردن. فێڵکردن لە چی؟ حیلە لە چی؟ لا لە هێزە سروشتەکان. حیلە لە بوونەوەرە کانی ناوجیانی فیزیک. ئەم حیلەیە چییە؟ حیلەکە ئەوەیە کە تۆ لە ناو دنیاکەی خۆیانە کە دنیا فیزیکیەکەیە، ئەوان بە نەریتێک جەجوڵێنەوە و ناو کەوت و دەرکەوت بەتوانەکانیان دەکەن، تۆ دێنی ئەم نەریتە کۆنترۆل دەکەی لە ڕێگەی نەریتێکی ترەوە. بۆ نمونە جوڵەی با کۆنترۆل دەکەی بۆ شتێک کە ئیشێکت بۆ بکا کە تۆ دەتەوێت. تۆ ناتوانی ناو کەوت و دەرکەوتەکانی با بگۆڕی. ئەو سیستێمی کارکردنەی کە لە ناو بوونەوەرە فیزیکیەکان هەیە دەستکاری ناکرێت. ئەمە تۆ بە پرۆسەیەکی دروستکردنی ترا دەیبەی وە فکرەیە کە دەیە ئەم فکرەیە ئەم جۆرە لە پەیوەندی کە تۆ ئەم بوونەوەرانەی دەخەیتە ناو پەیوەندیەوە لەگەڵ یەکە لە سروشتانیە لە ناو دنیا فیزیکیەکان. نەگەر ئەوە تەنانەت داسێک کە تۆ نەریتەکەی پێدەدەی وەکو وتمان داسێک شتێکی زۆر سادەیە تۆ لە ناو دنیا سروشتەکە بگەڕێ وجودی نییە و ممکن نییە هەبێت. لەبەرەوە دەبێت بیرۆکەیەکە بێت تاوەکو ئەم بوونەوەرە سروشتێکە پارچە ئاسنێکە شێوەیەکی بداتێ بۆ کارێکی دیاریکراوە. و ئەم نەریتە مرۆڤ ئەم شێوەیە مرۆڤی تێدا بەپێ ئیشێک تەبەر ئەم شێوەیە پەیوەندی بە ئیشێکەوەیە. و فکرەکە لەوە هاتووە کە من گەنمەکەم شین بوو لە جاتیەوەی بەدەزەڵیکەرم چی بکەم ڕێگایەکی ئاسانتر و چۆن من بتوانم بوونەوەرە سروشتەکان بەکاربێنم بۆ ئاسانکاری بۆ کارەکەی بۆ. ئەی داس دروست کرابەوەی ئەمە ئاسان بکرێت، بەڵام داس دەبوایە من بیجوڵێم. ئەی دواتر بی لەوە کرایەوە ئەی چۆن بوونەوەرێک دروستکەین بەبێ ئەوەی ئێمە بەبێ بەسەر بەخۆلێک ئێمە کارەکەی خۆی بکە، خۆی کارەکەی خۆی بکە. و ئەمە دەبێت نەریت بخەیتە ناوی وەک بوونەوەریش کۆمەڵە بوونەوەرەیە دەبێت ئەم بوونەوەرانە بخەیتە ناو شتێکەوە و نەریتێکی شیان پێ بدەیت. بۆ نمونە لە ناو هەر ئامێرەکە کە ئێمە وەری دەگرین، ئێمە کۆمەڵی ئامراز مارکۆ کردوێتەوە لە ناویە بە نەریتێک ڕێکمان خستووە کە ئیشمان پێکرد دەبێت ئەوانە ناوکەوت و دەرکەوت بەتوانەکانیان بکەن بەبێ ئەو نەریتەی کە دامانناوە. و ئەمە نمونەی لە ناو جیانە فیزیکیەکانە، یعنی ئەم ئاسنە و ئەم بەنزینە و ئەم پڵانیە لە ناو جیانە فیزیکیەکە هەرگیز ئەگەری ئەوە نییە خۆیان بکەونە ناو ئەو پەیوەندیەوە ئۆتۆمۆبیلێک بژێت. ئەمە طبعاً ئەو شوێنەیە کە مرۆڤ ئەو قودرەتەیە کە لە مرۆڤا هەیە کە نەریت داهێنا و ئیمکانی نییە لە مەیمونێکە هەبێت. و ئەگەر ئەمە نەبوایە مرۆڤ گیانەکەی خۆی نەدەتوانێت دروستکار لە چیدا بوونەوەرە سروشتەکان. مەیمونە گیانەکەی خۆی ناتوانێت نەریت داهێن، نەریتەکە بە سروشتی لە ناویە هەیە. مریشکێکە عینش
بەس ئەم مرۆڤە نەریتەکە بە سروشتی لە ناویان نییە، باشە نەریتەکە لەکوێوە دێنێت. یعنی بۆ نمونە نەریتی دروستکردنی ئۆتۆمبیلێک لەناو مرۆڤە نییە، وەکو ئەوەی کە بە سروشتی هەبێت کە لەدایک بزانێ ئۆتۆمبیل دروستکا بەبێ ئەوەی. ئەم نەریتە لەکوێوە؟ و ئەم نەریتە حتمەن لە ڕێگەی مرۆڤێکەوە دێت. و بیرۆکەیەکە لای مرۆڤێک جێبەجێ دەکات لە ڕێگەی ئەوەوە بوونەوەرێک دەیەنێتە بوو، دروستی دەکات. و بەبێ ئەو نەریتە ممکن نییە تۆ یەکەم جار دەبێ ئەو نەریتە کەشفکەی ئامرازەکان کەشفکەی بەر لەوەش دەبێ بوونەوەرە سروشتیەکان هەموو سوکەوتەکان ئاگادار بێ ئەوەندەی کە پێویستە بۆ کار بکات. لە ڕێگەی ئەمەوە تۆ نەریتێک سیستەمێک لە مێشکدا لە بیرکردنەوەتا دێتە ئاراوە کە ئەمە لە دەرەوە وەرد نەگرتووە، بە سروشتیش وەکو شتێکی ئیجباری لە ناوتانیە وەکو ئەوەی کە لە بوونەوەرێدا. و ئەمە بە شێوەیەکی ئازادانە مرۆڤ دەگا بەمە. بەڵام لەکوێ بوو؟ ئەمە پرسیارە. لەکوێی هێنا بیرۆکە؟ ئەم لایەنەی کە لەکوێی هێنا، یعنی لایەنی داهێنانی شەکان، ئەمە پەیوەندی بەو کرانەوە هەیە کە پێشتر لەوانەکەی پێشوو لە بوونەوەرە ئستاتیکیەکانە باسم کرد. باسی ئەوەم کرد کاتێک کەسێک دەچێت بۆ ئەو شاخانە کرانەوەیەک ڕوو دەدا. ئەم کرانەوەیەکی ئێستاتیکیە، و لەو کرانەوە سروش دەکرێتەوە شتێک دەبەخشێ بە دڵت، پەیوەندێک لە بینی تۆ ئەوە پەیوەندێکی ناوەکی دروست. و جۆرێکی تر لە کرانەوە هەیە کە کرانەوەیە عیلاقەی بەم دایەنانیان بەریتانەوە. و ئەم کرانەوەیەش کرانەوەیە لەگەڵ چیا؟ لەگەڵ سروشدا، بەس بە جۆرێکی تر، یعنی لە ناوچەیەکی تری سروشدەیە. و ئینسان لە دۆخێکی تایبەتان لەگەڵ ئەو ناوچەیە دەکرێتەوە، لە کرانەوەکەی لەگەڵ ئەو ناوچەیە بەرەبەرە دەگەیەنە بۆ بیرۆکەیی کە هەیە. یعنی ئەگەر ئێمە بێنین، یعنی ئەگەری ئەوە هەیە ئەوەی کە لە ناوبوونەوەرە سروشتیەکانە هەیە و ئەو ئیمکانیەتە ناوکەوتکردن و دەرکەوتکردنی تواناکانیان کە هەیەنە بەخۆیان و بە شکڵێکی سروشتی و بە ناچاری ئەمە هەیە. ئەگەری ئەوە هەیە ئەمە بە کۆبوونەوەیەکی تر کۆ ببنەوە ئۆتۆمبیلێک دروست بێت. یعنی ئەمانە بخەیتە ناو جۆرێکی تر لە پێوە. بەڵام ئەمە پراکتیک نابێت لە ناو جیانە فیزیکەکە. بۆچی؟ چونکە ئەمە ناکەوێتە ناو ئازادیەوە، ئەمە بە جەبری، بە ئیجباری، بە ناچاری بوونەوەرە سروشتیەکان دەبێت لەو پەیوەندیە بن کە هەیەە، بۆیە ئیمکانی ئەوە نابێت کە بکەون لەناو ئەم پەیوەندیەکەوە. بەڵام لە وجودیان بەخۆیان ناتوانن ئەمە بکەن، لە وجودیانە ئەگەری ئەمە هەیە، ئیمکانی ئەوە هەیە کە ئەمانە بکەون لەناو ئەو پەیوەندیەوە. ئەگەر نەبوایە ئێمە ممکن نەبوو بتوانین ئۆتۆمبیلەکە دروستکەین. بەڵام ئەمە تۆ نایبینی لاو سوکەوتیانە، ئەوەی لە حدودە جەبریەکەی پەیوەندی ئەوانایە. ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین ئەوە ببینین لە ناو هەڵسوکەوتی ئەم بوونەوەرانە ئامێرێک تەسەوڕکەین، ئۆتۆمبیلێک تەسەوڕکەین، ساروخێک تەسەوڕکەین، هەر شتێکی ئەم مۆبایلە تەسەوڕکەین کە بەدەستمانەوە، ئەم کۆمپیوتەرە. بەڵام کرانەوەیەک ڕوو دەدا ئەو ئەگەرانە نەک لە ناو تەبیعەتە، لە ناو تۆە فەعال دەدا. لەکوێوە لەوەی کە تۆ لەلایەکەوە بەشێکی بوونەوەرێکی لە ناو ئەو جیهانە، تۆ بوونەوەرێکی ناو جیهانە سروشتێکەی. بەڵام بەڵ کاینێکی کۆمەڵایەتی بوونەوەرێکی ناو جیهانەکەی خۆتی کە خۆت دروست کردووە. ئەلێرەوە لە ڕێگەی ئەو پەیوەندیە تایبەتەی کە لە بینی سروشت و مرۆڤە دروست دەبێت، فعلەن ئەو ئەگەرانە دەکەونە کار لە ناو مرۆڤە و ئەوانە لە بەشکڵێکی تەجریبی تۆ ناتوانانی دەستی بۆ دەمانە تاقیکاری نییە.
و ئەمەیە کە کانت ناوی دەنێ ئەپیرۆری ئانی پێش دەژیری وامانە بە ئەزموون دەستی ناکرێت وە لە ڕێگەی ئەم کرانەوە ئەو بیرۆکانە دروستەبێت. بەڵام ئەوەی لێرە پرسیارە و ئەو دەدەم کۆتایی سینەرەکە بەمە بێنم ئەوەیە ئەوەی ئەم بیرۆکەی ئامێر بۆ یەکەم جار لە ناویان کرایەوە و دەرکەوت و بە عەمەلی لە ناو هێنایە ناو واقعەوە و ئامێری دروست کرد بۆ یەکەم جار کێ بوو؟ و بۆچی ئەمە لەوا ڕوویدا؟ ئەمە لەوانەیە وەکو ئەفسانە وا بێسن بۆتان باسکەم بۆیە دیکۆمنت پێویستم بە دیکۆمنت بوو بهێنم. ئەمە پیاوێکی کوردی خەڵکی بۆتانە بە ناوی ئەبوو عەزی ڕەزازی جەزری و ئەم پیاوە لە سەردەمی سەلاحەدینە. سەردەمی سەلاحەدین ڕۆحی کوردی فەعال دەبێت، چالاک دەبێت و ئەم ڕۆحە لە مەجالی زانستی ئەوەی کە پێسە پێی دەڵێن زانستی تەجریبی لە ڕێگەی جەزریەوە ئەم ڕۆحە دەکرێتەوە لەگەڵ تەبیعاوە نهێنیەک فکرەی دروستکردنی ئامێر لەم پیاوە بەرجەستە دەبێت و لە کتێبەکەیە باس لەوە دەکات کە چۆن ئەمە ڕوویداوە. وە کتێبەکەی ئەبوو عەزی جەزری خۆشبەختانە ماوە و ئەم دەستنووسەکەم لایە بەداخەوە تا ئێستا نازانم تحقیق کراوە بە عەرەبی یانە، بەڵام من دوو دەستنووسم لایە هەندێک لە پەرەگرافەکانیان وەرگێڕاوە و دواتر باسی دەکەین کە ئەم پیاوە چۆن گەیشتووە بەو فکرەیە لە ڕێگەی خۆیەوە کە خۆی چۆن باسی دەکات. و ئەبوو عەزی جەزری ئەمەی کرد لە ڕاستیا من لە کتێبی بوونی مرۆڤ و دەرکەوتەکانی کە 2009 چاپی کەمی دەرچووە هەڵەیەکم کردووە لەبەرەوە نەم دەزانی ئەبوو عەزی جەزری ئەم کتێبەی هەیە و فکرەکە لەوە وەسەی بەرداوە و دواتر داوینشی لەم ئیسفانە دەکات و ئەم کتێبە لە ناو مۆسوعەیەکە بینکراوە فکرەکان دەبێت لە ناو مۆسوعە داخل کراون وەرگێڕاون و دەڵێن داوینشی ئیسفانەی کردووە خۆیان دەڵێن لەو کارە زمینانەی کە کردوویەتی کەمیکیانەی کارە پراکتیکیانی هەیە. بەڵام ئەوە پرسیارە گرنگەکەیە بۆ کوردێک ئەم بیرۆکەیە، یعنی ئەمە بۆ کوردێک خۆی دەکاتەوە و ئەو پەیوەندیە کوردێک لەگەڵ سروشتا هەیەتی چییە وا دەکات کە ئەم بیرۆکەیە لە ناویان ئەم ئەگەرە بێتە ئاراوە و ئەم کارە بکات. ئەمە تەبەنان لەم لایەنانە سپەکتەی سەلاحەدین بۆ یەکەم جار بیرکردنەوەی فەلسەفی لە ژێر سەیطرەی ئەرستۆ دەردەچێت و کوردێک دێربیر دەکاتەوە و فەلسەفەیەک دادێنە بە ناوی فەلسەفەیش و فعلەن تۆ ئەگەر بڵێی فەلسەفەیەکت هەیە دەتوانێت بڵێی فەلسەفەیەکی کوردی پوختەیە کە کوردی هەیە و ئەم فەلسەفەیە لە ڕێگەی شەمسەدینی شارەزووریەوە فعلەن بە تەواوەتی دادەمەزرێ و فکرەی کۆجیتۆ کە دیکارت گۆڕانێکی گەورەی پێ دروست دەکات لە ناو فەلسەفەی ئەوروپیەوە و شاریە سەر هەڵدەدا لە دیکارتەوە. فکرەی کۆجیتۆ لە ڕاستیان لای شارەزووری زۆر بەقووڵی و باس کراوە و باس لەوە دەکات چۆن ئێمە دەبێت لە فەلسەفەی مەشایی تێپەڕێنین بۆ زانستێکی تر ناوچەیەکی تر لە بیرکردنەوە کە هەر دەبێت ئەم فەلسەفەی مەشایی تێپەڕێنین جا دەتوانین بگەین بۆ ناوچەیەک و ڕێگای چوون بەرەو ئەوێ چۆن و ئەو ناوچەی ئەو باسی دەکات ناوچەی کرانەوەکەیە کە من لە مەوزوعی ئێستەتیکەکە باسم کرد لەگەڵ بوونەوە ئێستەتیکەکانە و لەگەڵ بوونەوە لە ئامێریەکانە بە ئامان شێوە یعنی لەگەڵ تەبیعەتا بۆ پەیدابوونی بەڵام ئەم کۆجیتۆی ئەو باسی ئەو ناوچەیە ناکا وەک ئەوەی کە بۆ کەشفکردنی ژیانی فیزیکی و دروستکردنی ئامێرە نازیەوە
وەو لەوێەوە باسی ئەو ناوچەیە دەکات کرانەوەی مرۆڤ لەگەڵ میتافیزیکا و ئەوەی شەمسەدینی شارەزووری بەڕاستی فینۆمینۆلۆژیای میتافیزیک بەس ئەوەی دیکات فینۆمینۆلۆژیای جیهانی فیزیک بەڵام کاتێ سەیری ڕێگاکە دەکەین ئەمە گەڕانەوەیە بۆ ئەو ناوچەی کە دەکرێتەوە وە کۆجیتۆ ئەوەیە یعنی ئەوەی کە من بیر دەکەمەوە کەواتە من پێ دەوتێ کۆجیتۆ ئەم منە کە دیکات پێدەگا ئەوەیە کە توانای کرانەوەی هەیە لەگەڵ دنیا ئێستاتیکە دنیا ئێستاتیکەکە دنیا ئەمریکە لەگەڵ ئەمە و ئەم کرانەوەیە دەرەگەی ئەم کرانەوەیەوە داهێنان بوو یعنی ئەوەی لەناو سروشتایە تەحەول دەکات بۆ شتێکی مرۆیی و دەرەگەی ئەمەوە فکرەکان پەیدا دەبن ئەم کرانەوەیە و ئەدمۆن هەسڵ لە دوای زەمانێک چەند ینی تقریبا نزیکەی 200 ساڵ دوایی 200 ساڵ 300 ساڵ تقریبا 400 ساڵ دوایی دیکارت کتێبێکی هەیە بە ناوی کتێبەکەی دیکارتەوە بەڵام بە ناوی تەئەمولاتی دیکارتی یا مەدخەلێک بۆ فیلم طبعا ئەم پیاوە دەیەوێت چاکسازی لە زانستە ئەوروپیەکانان بکە و گەڕانەوەیەک ڕووبدا بۆ ئەو کرانەوەیە بۆ ئەو کۆجیتۆیەکە هەیە و ئەم ڕێڕەوەی کە ئەو باسی دەکە ئەو ناوی دێنەنێر فینۆمینۆلۆژی بەڵام فینۆمینۆلۆژیای هەسڵ بەڕاستی فرامۆش کراوە لە دوای ئەوەی کە ئەم پیاوە ویستی گەو گەڕانەوەیە ڕووبدا بەس گەڕانەوە بۆ کۆجیتۆ بۆ ئەوەی سەر چاوەی داهێنان لە ناو ئەوروپا وشک نەکا داهێنانی نەریتەکان نەک دروستکردنی تەکنۆلۆژیای دروستکردنیان و دەرکەوتنی ئەم فکرانە و بۆی ئەم سەرچاوەیە وشک نەکا ئەو پیوا بوو زانستە ئەوروپیەکان لە قەیرانێکی گەوران و دەبێت چاکسازیان تیان بکرێت و ئەو قەیرانەش قەیرانە ئەو قەیرانەیە کە زانستە ئەوروپیەکان بەرەبەرە لەم ناوچەیەدا دەبرن کە ناوچەی بیرکردن بیرۆکەکانەوە بیرۆکانەی کە دێن بەوەی کرانەوەی من لەگەڵ دنیا لەگەڵ ژیان لێرە ڕادەوەستم دواتر لە سیمیناری دووەمە ئەو دیکۆمنتاریەکە سێری دەکەین پێکەوە و دواتریش ئەو وەرگرتەی کە ئەوەی وەرگێڕاوە سەرەتای کتێبەکەی جەزری بۆتان باز دەکەمەوە دەستنووسەکان ئەوەی کتێبەکەی جەزریشتان پیشان دەدەم